محلێ قەیمی ئارام خەڵوەت سای ماشین نایێت سای موتر نایێت سڵاو و ڕێزێکی بەتایبەت ئەمڕۆ ئالەم خەڵوەت و ئارامشە بۆ ئێوە هاوڕێیانی عەزیز بۆ ئێوە خۆشەویستان کە ئێمە هەمیشە میوانتانین هەمیشە مزاحمتانەوین و هەمیشە بەڕێیەکی خۆش ئێمە تەحەموڵەکەن بەڵێ جارێکی تر لە شارە جوانەکەی سنەوە لە مەحەلەی قەدیمی قەتارچیانەوە ئێمە تیمی زایەڵەی هەرمان میوانی ئێوە خۆشەویستانین بەح تۆ چەند تاقوماقەکە وتوێژی ئیمڕۆمان لەگەڵ کوڕە خاسەیەک خۆشەویست ئەم لاوەلا فرەگەڕیاگە نەوازەندەس گۆرانی بێژە جیا لە مانیشە خۆی ساز دروسەکە کوپێک خۆی نەوازەندەی ڕێکوپێک خۆشی گۆرانی بێژی ڕێکوپێکێکە هاوڕێمان بن با سەردانی ژیانیکەین گوێ بگرین لە سای گوێ بگرین لە نەوازەندگیەکەی ئاوا سەرجارێکیش کارگاکەی بیم بزەین چاکە لەم کارگا چۆن ساز دروستەکە خەریک چەس دێبا هاوڕێمان بین با بڕینە خەمەتی ئەم گۆرە و خۆشەویستە زایەڵەی هەرمان بەڵێ هاوڕێیانی عەزیز هەروواکە پێشتر عەرزم کردە خەمەتان ئەم مامۆستای خۆشەویستە ئەم عەزیزە هەم ساز دروسەکە هەم نەوازەندەس هەم گۆرانی بێژە هەم بەڕاستی جێگەی هەبان چاوێ مۆمایە شانازیشە بۆ ڕامی من و چێریکە ئیمڕۆ کەسە خەمەتی با لەمە زیاتر وەختان نەگرم لەگەڵ خۆی وتوێژمان بێت ئەم نازارەم عەزیزەکە باکەم بێژم ڕێزی و احترامی فرست بەلای منەوە با هاوڕێی بین ئەمە ئێوەش ئەمیش مامۆستا ڕزای حەریریە گوڵ خاسیە حەمیدە سڵامەتی کاکە ڕزایگیان بەدە من لە تەگوشەی مامۆستا تۆزی مشکڵ حەز ناکەم حەزەکەی چە بێژم حەزەکەم بیژی ڕەزا هەر ڕزای یا کاکە ڕزاکانی پێت خۆشە کاکە ڕزا باشتر کاکە ڕزاگیان من بچەکتم سپاس بۆ ئەوەی کە ئێمەت بە میوانی خۆت قەبوڵ کرد مایە شانازیەکە لە خەمەتە بم باشەکە منش خۆشحاڵم ئێمە تەشریفتان ناوەری ئێمەتان بەسەر کرد کاکە ڕزاگیان خۆت بە زوانی خۆت ڕوو بە ئاو کامێرا خۆت بناسیێنە بە بینەرانی خۆشەویست عەرز سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و ویسەران عەزیز من ڕزای حەریریم ڕزای پیرخزیم لە ئەسڵان ناسراوە حەریریم بەڵێ سازندەی عود و گۆرانی بێژ و ژەنیاری عود لە خەمەتانە کاکە ڕزاگیان لەکوێ پێیا بووی؟ وەڵڵا لە شار سنە کام مەحەلە؟ حەفە شاری وەر 25 25 خۆمان ساڵ چەندین؟ 1360 1360 هزار ماشەڵڵا خۆ سنیش تا خوارەوەنە قوربانەی دە پیر بووین هەروەژێزانم بۆ چە پیر بووی جایژم پێت لە درێژەی کارەکەمان نایژم پێت وەلی هاومەحەلێکینە دەستمەژەر مناڵ 25 بچەکتم بەس 1360 لە دایک بوو کاکە ڕزا کاکە ڕزاگیان ئەمە چەند ساڵەکە سازێری چۆن بوو هەر ئەسڵان هاتی بەناو موسیقی خۆی کە مناڵ بووم هەست بەوا کرد کە خەڵک یانی کە لەناو موسیقیە کارەکەوانە ئەخلاقی تایبەتیان هەز ڕێک و پێکن یەکێک لە هۆکانیەوە بوو یەکێ لە شتە ئەسڵیەکانیشەوە بوو کە من لە مناڵی و حەزمە کرد بە گۆرانی یعنی لە حەز زۆر مناڵی لە کلازیەکەوە هەر لەبان مەدرسەوە تەبڵم لێدا ئەوەر گۆرانی مەود و حەزم پێ جا ناو ماڵیشتان نەوازم گۆرانی بێژ بوو گشتیان دەنگیان خۆشە بەڵام گۆرانی بێژ منم گشتیان دەنگیان خۆشەوە لێ تەنها کەسێکە گۆرانی بێژی کرد کاکە ڕزا بەڵێ من بوو جا چەند مناڵن؟ وەڵڵا شەشین هەزار ماشەڵڵا هاومەحەلەیین ئێمە کاکە ڕزا 6 مناڵیشن ئێمەی 6ین
وده قسمتها بيرو يواش يواش شيء بتاعه أول ناوكيش ريا منيش ريمي بس شش من عوان شان كروك شان كنيشك نح أبيني حرشون الشش براو وشكيكي الشش براين الشش بران حفتن بس بالي خوش تنكر تأكل باوك خوش ويستيش ماذا باوك مع بريداك بي ولداك مع اسمه ورحمتك أما كي تقريبا حفر صالي كي حافظ صالك يعني جيجي خاوية روحي شات كاكرزا بهم خوشا زانم بۆ شاید هاوڕێیانی شایسە ئەمە پرسیار بێت ئەو جارەکە لای کاکە زوبەیرەوە بیت کاکە زوبەیر داودی بەڵێ کاکە زوبەیر داودی عەزیز حەزەکەم ناوەکەی بە چڕپڕی بێژم با بزانین کی لای کاکە زوبەیر داودی ئەو بووی گروهیش بوو گۆرانی بێژ نەبوو بۆ تۆ من گۆرانی بێژم باشە بەڵێ وابوو ئەو تیکەیە خوێندبۆیان حەزەکەم کورتە ماوەی ئەوە دقیق ئاومە بۆ بخوێنیتەوە بابیرەوەریەکیش بێ بۆ خۆت گۆرانیکی مامۆستا ڕەحمەتی لێبێ مامۆستا محەممەد ماملیە فەرموو دابیزدام چۆت بۆیان شەڕایشتە حەیاڵی جارەیان بووم بڵێن بە شای وەفادارەیان زوو بێتە سرێ خۆدەم و خۆش بێت کاکە زوبەیر چێ وت؟ وڵڵا زۆریان پێ خۆش بوو کازبێر کاکە کەماڵ کاکە زوبەیر چێ بێژێ دێژێ لەمە گۆرانی بێش خاسی دەکوێنە ناو کوردەوەریە بێت سپاس دەکەم یاخوا نەفەسۆ گەرم بێت کاکە ڕزاگیان فرە فرە کارە دروستە چاوەکەمی لوتفو خۆزگەم پێت دەمخۆشی چۆنە؟ وڵی دەمخۆشی فرە خۆشە ولی زەحمەت خۆشی هەست چون یانە تو ئەڕی بۆ جێ کازان دەمخۆشەی تر ناڵنی سراحەتکەی یعنی کاری سەختەش لە باخەکە لە خەمەتە لێن هەرن ئەژێر گۆرانی بیژی و هەساس لێبێ جا هاوڕێنی عەزیز کاکە ڕزا کەژێ مامۆستانێژم پێم کاکە ڕزای عەزیز و خۆشەویست ئایسە ئەچین بۆ کارگاکەیشی بزانین چۆن ساز دروستەکات و جریانی چەس وەلێ بەلەوە بڕین بۆیەنا ڕەفیقی فرە خۆشەویستی ها لێرە هاوڕێمانە کوڕێک خاص کە چایەکەش و زەحمەتی کێشا دەمی کرد هاوردی بۆمان دەستی خۆش بێت مامۆستای عود باوە بێژینی تر مامۆستا حەزی شەکا بێژین بێ ئەوەی بە حەز منە بێژی بێ مامۆستا ئەشێ بێژم پێ مامۆستا ئەوە بە حەز منە دەستورە فەرمێت کاکە ڕۆزا بە حەزی ئەو ئەشێ قاوکەین لێ مامۆستا ڕاستی مامۆستاگیان زەحمەت فرەت کێشا یەواش یەواش بێ ئێرە چۆن کاکە ڕۆزا هەر ئێژێ حەزەکەم ساز با لێەوە لە خەمەت یابی دەی چایەکەیشە خوارد ئەرێ وەڵا چایەکەیشی خوارد سلام خير بيت كاكا رزات خوا توزيتكوا لهم باشه فرمو لا فرمو دانش من شيء قم جيجي قم كموت وشيء مخيط كم جا سنوان عوادانيش ارزاقين السنه بخير بباوانكم شكرا سلامت في اخوان بەڵێ هاوڕێیانی خۆشەویست بە فەرمودەی کاکە ڕزا ئەشێ بەم خۆشەویستە فقط بڵین مامۆستا مامۆستا گیان بەخێر بیت خۆت ڕوو بە ئام کامێرا خۆت بناسیێنە بە خەڵک
بەناوخوا من هێرش مراد گۆرانیم لە 4 سنە لیسانس موسیقی و نەوازەندەی عود وەلێ ئاڕەزا وەڵن کە خۆی مامۆستاسەوە دەستی بەگشتمان هەست دوومەنەوەی کە مامۆستانی من بەڕاستی نەوازەندێکم کە خەریکم فێر ساز بوودەوەم و ئومیدوارم کە لەم ڕێگە بتوانین خەمەتکەین بە هاوشاریەکانمان هاوڵاتیەکانمان ئینشەڵڵا. کاکە ڕزای خۆشەویست حەزەکەم بە یەکەوە ساز بەندی و گۆرانیەک مرەتەبمان بۆ بخۆین سەرچە ئێمە گوێ لێ بگرین خۆ گۆرانی بێژی ناکا کاکە هێرش فەقەت نەوازەندگی دێ باشە نازارەکەم ئەم ساستە کۆکارێ والله بإجازة خاص وكيشازاني زحمة الرزاز مامۆستا ڕزا زەحمەتی کاکە ڕزا دروستی کردەوە دەستی خۆش بێ دەستی خۆش بێ جوان و تان خۆش کاشکە منیش نەوازەندە بواتێتم مامە ڕزا زەحمەتم لێداخوا نە نەوازەندەم نە گۆرانی بێژم حیچێ توەخت و خاڵیم ناهێ ڕۆحەدم چێز قەزاڵیم نازارەکەم فەرموو کاکە ڕزا گیان فەرموو. بزمانی کوردی یاری باوان بو کورتی کوشا بزمانی کوردی یاری باوان هر دوشا و دوشا باوانەکەم با ئێمە یەواش یەواش لە خەمەت کاکە هێرش ئامەرە خەسبین فرە زەحمەتماندا حەزەکەم بڕین بۆ ناو کارگاکەیش هەم لە خەمەت بڕین نازارەکەم هێرش گیان فرە زەحمەتماندا خوا سڵامەت و کاتێ بە ئەمە من لاوە ئەرێ وەڵڵا توی سازەکەت هەڵگرا چەنێ بووی چاییەکە خۆشە مامە ڕزاگیان ئەو حەزبی کوردیە کردە ناوی هەرسم بۆی خۆشی دا حەزبی ئاوێر و ئاوێر هەزار ماشەڵا بڕین باوانەکەم دێفەرمو یاڵڵا یارۆ بێ ئالێرە هەروێرە بابچین هێشکیان ببەخشە هێشکیان فەرمووەخشە هەفوو هەزار ماشەڵا کاکە ڕزاگیان فەرموو ئیجازەمان هەست پاشەکەم بەخێر تەمە ناکەم خێر بینی هەزار ماشەڵا کاکە ڕزا ئێمێ ڕێگەدا ناو هاوڕێیانی خۆشەویست بێرەوە کاکە ڕزا بێرەوە ئالێرەوە بەحەجێرەوە دەست پێکەینە چین بەرەخوا هاوڕێیانی خۆشەویست هاین لە خەمەتێک کاکە ڕزای حەریری کاکە ڕزای پیرخزری بەناسراوی ناسراو بە حەریری هاینە ناو کارگاکەیە کارگای خۆشەویستان بەڵێ نا خۆشەویستان کارگای کاکە ڕزا نا کارگای مامۆستا تایر تۆفیق بە خۆشەویستی و بە عەشقێکە بە مامۆستا تایر تۆفیق بوویە کارگاکە کارگای تایر تۆفیقە عکسەکەیشی ئاوە لێنە کاکە ڕزای خۆشەویست بەڕاستی چ ڕێز و حرمەتێک دەست بوو بەڕاستی فرشتی لێ فێر بووم و مامۆستامم احترامی بگرم قسەی خۆشێک و گربوتەوە چاوچەی هەم فێر کوردایەتی میکردی و هەم فێر گۆرانیش ڕۆحی
ڕۆحی شاد بێ ئینشەڵڵا. جا هاوڕێیانە ئەم ئەکسیشە ئەکسێک بچک هەست ئالێنەوە ناو ئەکسیشە هەم بەڵێ ئەوە ئەم گرۆهی وەبزانم کرماشانە خاص جا مامۆسای نەمر حەسەن زیرەک و مامۆسا محەممەدی ماولی ئیتر ئەوانتر ناناسم بەڕاستی ژەنیارەکان چون ناویان نییە ئەوێنە کاکەعبە پێشکەشی کرێ پێمە جا تارانی شێتر و نازانم یا تارانیە بەئەخڵم کرماشان بێ نازانم کاکە عوسمان یۆردا و توکچیان توکجار کوێنەیە جا تورکیا تورکیا نازانم ئەمە لە کوێ نابوو یەکترین ئەمە لە تاران نابوو دەفتەر حسامەدین سراج بوو گۆرانی بێژەکە تاران دەفتەر حسامەدینی سراج جا ڕێزی بێرە نزیکترەوە قەینام دەستمیان گەبانەوە بۆخشە ئەم خۆشەویستیشە ئەستاد محەممەد بیتباس خەڵک ئورفاس ژەنیاری جیهانی ئەوش خەڵک ئورفای تورکیەس یان کوردستانی باکوور کوردستانی باکوور ئەم عکسیشە ئەوە محەممەد ماولی ژنەکەی تخواوە ئەو کاتە بوو کە تووشیار ئەرزای مروشتە بوو ئەگای لە خۆی نەبوو درام لە خاناگای لێ ڕۆحیشە ئەوە عکسەکە ئەو وێنە لە کاکەعبەی محەممەدی پێشکەشی کرد ئەمە عکسەکان هاوڕێیان خۆشەویست دەزانم بۆ ئەوەش پرسیارەکە کاکە ڕەزا ئالێرە چۆن کارەکات و چۆن ساز دروستەکە هەر لە ئەوەڵەوە پرسم لێت ئەوەڵ کارێکە بۆ ساز و دروستیەکەی چاکەی وڵای لە پێشابێ قاڵبەکەی دروستکەین خاص لە ئەوە جا ئەمە قاڵ باسی دووانە ئەمە ئەماتین دەربێنین ئەم کاسە دەربێرە ئەمە خۆی ئەمە ئیمڕۆ من تواوام کردیتر ئەوی چ دەریتی ئەمە قاڵبەکەی ئەوە دەری هاوڕ کاکە ڕەزاییانەکەم قاڵبەکەی لەبەر ئەو ڕۆی ئەکێشیت و ئەمانی بۆ لە ڕێی فیزیکیەوە ئەمە فیزیکی هەر سازندەی فیزیکی خۆی هەست ئەمیشە خۆ دروستیەکەی گشتی خۆم دروستیەکەم ئەمە جا فەرقی هەز مەسەن ئەم هینە هەر سازی چۆن ئالێنە چەند دانیشم بەڵێ ئەوە ئیسە تقریبەن ئەوە 4 و 6 و ئەمە 7 لەو لایشەوە 8 ئەوە لەو بەریشە تقریبەن ئەتوانم بێژم 20 هەر کامی بۆ دەستکایەک جیازیە سایە بۆ دەنگەکان بۆ جیاوازی دەنگەکانە و خۆشتر دەنگەکانە و بۆ هەیکەڵەکان یانیسە تۆ باڵابەر زیێبێ عودێ درێژە بین پێ ئەگەر باڵات کورت بێ و عودێکی پێ باڵان درێژ نییە من ئستانداردم عەزیزەکەی بەس من کۆتا جا منەوە جسارەتە ناکەم وەلی هاوڕێیان خۆشەویست بزانن 1.8 تا 1.9 ئستانداردە نە درێژی پێژن نە باڵاوەرز ئستاندارد منیش کە 1.7 ئابەخەمەتە خۆی من باسەکەم لەسەرەوە بوو ئایسامە بۆ تەرەب ئێکۆلی نەشێویە شان و شتەی دووسەر ئاەترۆز و شتە نەوێ ئەمە ئەتوانین قەبە خاڵب گەورەس ئەمە هاوڕێیان خۆشەویست پێتان لێبوو کاکە ڕەزا ئەژێ بەخاترەوە ئاترۆز نەگریت یعنی حتا ڕعایەتی نەوازەندە هەرچی سازە واسە یا فقط بۆ عودە هەرچی سازە واسە بەڵام ئەوانەی کە کار حرفەیەکە نەمانە لە بەرچاوەگرن بعد ئەمە پایەس بەڵێ ئەمە پایەس دوایە ئەوە کە هات ئیتر گەڵۆی جڵە و گەڵۆی ئەخەم دروستەکەن کەیسە لە کاسەکە دیارە ئەمە گەڵۆی جڵە و ئەوەی گەڵۆی ئەقەم جامە چێوچەس ئەمانە چنارە ئەمانە چنارە و پارچەکانیشی گوێزە و ئابنووسە و ڕزوەتی هێندیە و چی پێژنەمە؟ ئەمە گوێزە تەرکەی پێژن تەرکەکانی گوێز و گوێزە و ئابنووسە و ساپلیە و ساکاژووە و ئەوەختە دارە خارجیەکان کۆکۆپۆلۆ ئەوانە ئیسپاداکری کۆکۆپۆلۆ ئیتالیاییە وەڵاوە دارەکەی ئەمریکاییە جا چ دارێ فرەخاسە بۆ ئام تەرکەیە؟ وەڵا هەچی دارە خاسە وەلی ئەوەی کە خاسبی ئەشی سازندەگی خاس بێت ساکار ئۆ ساکارەکەی کە ئیتر کاکە ڕەزا جیاوازە و کاریشی دروستە کاکە ڕەزای حەریری فکرکەم زمانێک ئامە دەستکاومەسکا ڕۆشنیە ئەم تەرکەگە لە وەسڵەکەی دروانیە نایدە ئەوانە گشتی بەدەست دروستەکە بەدەست بەمڕەنا ئەو جارەیە پارچەکان بەدەست ئام تەرکەگەدا خێتە جێگا چ گۆرانیێژی بەخوا زیاتر
حواسم ها بەلای کانەکە گۆرانی فرەتر گوێچکە ئام ئیتر ماوەی کەس ئەوێسم ئاوا سۆزێکەکەم بۆ خۆم خاص ئەگەر بەسە هێرش بێ بۆ لام ئەگەر کوڕەکان بێن هێرشی شاتکە بۆ لا دانیشین گۆرانی بێژین چازانم چای بخۆینەوە و هێرش هاتکە بۆ هەزبێکی تێگەین بۆگەی حەزبیەکە بە هاوڵیان خۆشەویست ئایسیز بوویە و هەزبیە هەناولوت منە هەزار ماشەڵڵا دێخۆەوە هێرشیش ها بەلامانەوە هێرشیش دانشکە و ئاو سۆزیە بچۆ بۆمان یاژی سۆزیەچم هەراوە هەراوە هەچی کات سەرتەی دەمر منە یاخۆ من بمرم یاونە تۆ عەزیەتەوی خوا قەزاکە ئەختیارتز سێبا ڕینگوی لێ بگرین شتێک نازانم چ بێژم جار بینابین هەز ئەوەنە مامۆستا ناسر وتی کی بەخوا جاروبا داوای گۆرانی دێکم حەوازان گۆرانم نەوتیە حیچی نایدەبیرم ئایزم نازانم چ بێژم حەچی گۆرانی ماملێ بێژینا کۆپلێ بوو چ هاوار هاوایارە گیانایە بەرەن هاوایارێ دەستی شیکایاوم گیانایە تۆراوایارێ وەرە باش بینەوە گوڵی دێوەکەم بێ تۆ هەڵەکەم هەر تۆی گۆڵەکەم وەرە باش بینەوە گوڵی دێوەکەم بێ تۆ هەڵەکەم هەر تۆی گوڵەکەم کە یار بێمەیل بگیانە معلومە حاڵی لەوەی ڕشتێرە گیانایە دوو زولفی خاوی وەرە باش بینەوە گوڵی دێوەکەم هەر تۆی گۆڵەکەم بێ تۆ هەڵەکەم وەرە باش بینەوە گوڵی دێوەکەم بێ تۆ هەڵەکەم هەر تۆی گوڵەکەم پێشکەش یاخوا دم و خۆش بێت کاکە ڕزاییان هەزار ماشەڵڵا بۆشنی تر دەنگیشم فرە نامیزانە خوا نەکە نامیزان بی نازارەکەم بەشکەمان بە نامێشە هاوڕیان هەرتوانێت لە خەمەت کاکە ڕزای گوێ بێن بە دەم و ساز و خەبەتانە افتخارێکی بوو من قەزات دێم کاکە ڕزای خۆشەویست ئیسجابدان لەکوێنەوە بێمە بۆ کوێنە مجەڕەدی خۆشی ئامۆدەیبی والله زانی چ سوعالی سەختت کرد ئەمە خۆی کتێبی جوایی هەز وەلی من بە دوو کەلیمەتەوە یەکەم متەیدی باشترە پس متێریەکە باشترە هینەوەسە حوسە لێ خاسەوە هەست ئەری دەقیقەن ئەری وەڵام من هەمسەرەکەم پشتیوانمە بەڕاستی یعنی من برێت حەمڵەکە چون من بەردەوام هەم لە مسافرەتەوە و لێرە کارەکەم و جارجارەچم بۆ مەسەڵ سلێمانی وانە دە 15 ڕۆژ نایمەوەڕم بۆ تاوان هەفتەیە نایمەوە لەم لاو لە ئستیدیۆ بە کار و شتاکەین ساز زەبتەکەین وانە مشکڵێکم نییە یعنی بەڕاستی هاوڕاز ئەوە بۆ من پڕ باش خاص ینی بۆ هەر هونەرمەندێک کار هونەری بکات ئەگەر ژنێکی ئاوا هەبێ خێزانێکی وایە بێ مشکلی بۆ دروست ناکەم بەخاترەوە منێژمە تەیری باش فرە خاص کاکە ڕزاییان ڕوو بە ئەو کامێرە سپاس و دەستخۆشی خۆت بۆ هاوسەرەکەت کە ماوەی 15 ساڵە فرە ڕازیت پاڵپشتە هۆشی هاپێتەوە بە تایبەت وە بزانە ڕووبەڕوو دانیشکە سپاس و دەستخۆشی خۆت کەبێ بەڕاستی دەستی خۆش بێ من مەمنونم لێ چۆن حتەکە قسەکە دەسۆ خۆش بێ زۆر سپاس بەڕاستی یعنی خێزان و هونەرمەند بوون کاری فرە برە زەحمەتە بەڕاستی ئەو هەروە گوتم فرە مهمە دەستخۆشی لێکم بەڕاستی ئەگەرەوە نەبووە ئێمە فرە کارگەر نەمانەتوانی ئەنجامی بێ جاروبار لە کارگە چا
وڵا جاروبار لە کارگە هێرش زانی من پرش بزمێرا و نام بڕێتم ناڵەکان یا هەر هێرش بەخوا زەحمەتی کێشن کۆمەک مەکەن تەمیسیەکەی دەستیان خۆش پێ کاکە هێرشیان دەست تویش خۆش پێ نازارەکەم تەک دەست پۆختیا چەمیانە چۆنە عالی خۆ داشپەزی خۆ سۆزی شەشان بێن و تازەم ڕوو دەرە سۆزی شەشان بێن سابت یەکم کەس من هیچی نازانم من بوو چەک من هیلکۆڕۆ دروستەکەم ئەوەدە هیلکا کوڕێنم ئەو دوانێ زیاتر نازانم پستاحنەوە دەرهێنە گشتی چوو بوو بیرەوەری یارۆ ساحبەکەمان وەختێ دڵۆ ئەگیرێت بە غێرەز کارگاوماوە چی بوو من بەڕاستی بیرەوەریم فرە لە ئەمیریە هەزە چم بوو پارک ئەمیریە ئەچی بۆ ئەمیریە حەزی پێکەم جێگەی بۆ هەز بۆ خۆت دەنجۆ خۆشەوە فێن کەوت ناماوەیت چین بۆێنە هەم لە خەمەتا فەرموو هاوڕێیان خۆشەویست لە ناو کارگا لە خەمەت کاکە ڕەزا بووین بابزانین لە کوێنە دڵگیریە چێ بۆ کوێنە جا پرسیار دڵگیریش پرەمانست لێ پرسی هەر ئالێرە وا بڕین جا شتێکیش بێژم هاوڕێیانی خۆشەویست تا ئێمە لە باسەکانمان جەم و جۆرەکەین کە بچین بۆ دەرەوە هێرشکیان هەمیشا لێرە گەرەکمە هێرشکیان زەحمەت کێشێ موسیقایك فرە ئارام و خۆش چۆن نەوازندەی فرەخاسێکە پێشکەش بینەرانی خۆشەویستی بەنامەی هەیەوەی هەرمان کات دەستی خۆش هێرشیانەوە ئێمە ئەچین خۆمان جەم و جۆرەکەی نەچین بۆ دەرەوە تۆ ئالێنە دانیشە کارێ فرە ڕێکوپێک پێشکەش هەڵەیان سۆزێکمان بۆ بکە سۆزێ دێ فەرموو کاکە ڕەزا خۆشەکەم بەلا هەروواکە ساس شیک و پێک و ڕێک دروستەکەی جێگەی ڕێک و پێکی شۆ هەست بۆ دانیشت نەزانی فەرموو خۆشەکەم قەینام نیش هەر وەخت خۆت ناتی بێم وێرە دانیشم هاوڕێیان عەزیز بەڕاستی جێگەی ڕێک و پێکی کەس ڕێک و پێک و خۆش ڕامین خۆشبەختم لاشنێت کاکە ڕەزاگیان ڕامینی ترێ ئەفشین خوازانی ئەفشینکیە کاکە ئەفشین هەرکە هیچ سڵام و بۆ تۆ یا کاکە ڕەزای ئەمڕۆ من بە ئەفشین نەوینێ ئابرا ڕەزاگیان وەختێکە دڵتەنگەوی لە چت گەلێ ناڕەحەتەویت چت گەلێ کاکە ڕەزا ناڕەحەتەکە کە تێبوێرە
هایتی خۆت زانی ئینسان مثلا درۆ فرە ناخۆشە درۆ درۆ خەیانەت خەیانەت بەدقەوڵی بەدقەوڵی ئەوەتە چازار ژێرا و دنیامان و کارخراوەی دنیام ئەساساتیکین لە کورد ئەحساساتی کوڕە ڕەفیق ماوەدی هۆنەرمەند دڵی ناسکە متەسفانە منیش وامە یان منیش هۆنەرمەندم جاک تۆزێ بەرزترەگەر بێژی بامیش خاسە هۆنەرمەندیش بەڵێ هۆنەرمەند کەمێ حەساسە وتی هۆنەرمەند دڵی ناسکە منیش وامە یانی منیش هۆنەرمەندم کاکە ڕزاگیان بە لە بوارێ گلەیە و بینە دەرەوە خۆشەکە ماوەی 20 ساڵە 25 ساڵە گۆرانی بێژی و موسیقی و گشتەمانە بەڵێ واسە ساز عودی شایدێ بەڵێ بەغێرە ساز عود و دیوان کاکە ڕزای حەریری عەزیز حەز بە موسیقی کام منتەقاکە زیاتر مثلا موسیقی عەرەبی فرحەزەکەم موسیقی عەرەبی موسیقی عەرەبی علاقەم هەست خصوصا بەدەنگ عومە کولسوم ئوم کولسوم ئەرێ وەڵا زمانێک دەنگیان هین کرد مەمنوع کریتر ئاگادار ئەو شتانە نی من بەڕاستی زمانێک بەڵام وەک دەنگ من گوێچکێ ئەم لە کارگات ماوناوە بۆ دەسماڵیە و کلیپەکانیەوە هەست خۆ وڵی تر لە ئینترنێتدا یوتیوب هەمیشە بەرقەرار دەتوان شاکەم ڕۆحی شات ئەرێ وەڵا هەزار جار واقعان ئوم کولسوم جیاواز بوو ئیتر کێ موسیقی کوێنێ وڵی تر مەسەن خارجیەکان لەوە علاقەم بە موسیقی خارجی نییە ڕاستیەکەی حەز بە موسیقی مەسەن تورکیە کەم موسیقی عێراقی مەسەن نازم غەزالیم فرە پێخۆشە سەباح الفەخریم فرە پێخۆشە سەباح الفەخری کوێنەیە سەباح الفەخری نازانم عەرەبە ئەو بزانم مەسیحی بێت جا ئەم موسیقیانە گوێچکای حەز بە موسیقی غەربکە ناکەی غەربی نەوەڵا حەز ناکەم ڕاستیەکەی حەز ناکەم سونەتی ئێران چا سنەتی ئێران علاقەم بە ئیرج هەز علاقەم بە شەجەریان ئیرج سەرهەنگ یا ئیرج سەرهەنگ سەرهەنگ ئیتر کێ شەجەریان شەجەریان ماشەڵڵا بێوێنەس ناو موسیقی ناوژنەکانە مەسەن ناو ژنەکانە ناوژنەکانە مەسەن هایدەم فرە پێخۆشە گوش برا هایدەی دێتەوە کاری دیسا لە ناو موسیقی کوردایەتیە دەنگ ژن حەز بە دەنگیەکەی وەک دەنگ ژن بەڕاستی بێژم بە خەیاڵم نایە و نەحەز ناکەم ئەگەر ڕاست بێژم ڕاستشێ ئەگەر ڕاست بێژم بەڕوا هاوڕێیانی خۆشەویست بەرنامەی زایاڵێ هەرمان بەرنامەیەکە کە وتوویژی ڕاستی هەست ئەم ژیانیشە من نازانم ئیسە هۆنەرە شوهرەتە هەرچی کەس بە شۆنیەوە بۆ هەر کەسێ حتا پوڵ و پارەیش کارم نییە بڵێ ئینسان ڕاست بێت بۆچە خۆمان نەبین ئەم قسەتە فرە شیرینە کاکە ڕزای حەریری شک ناوات کەسێکە گوێ بە دەنگی ژنی کورد خۆشە دەنگیان خۆشە من دەنگیان خۆشە وەڵێ کەسی جیاواز نییە بۆی ئەگەر ئاواتەکانم فرەتر بڵێ من وەکو وەک مەسەن مامۆستا حەسەن زیرەک ئیتر مامۆستا تار تۆفیق مامۆستای محەممەدی ماولی مامۆستای هەرە پایە بەرز مامۆستا عەلی مەردان بەهبە عارف جزراوی و سێوەی کۆی و حەز بەوانە زەڵ لە راسیە ئیتر کاکە تۆ حەز بەمانە ئەرەوەڵا حەز بۆ من خۆمیش حەز بە چ دوێ لێترەکەم هەر کەسێک بۆ خۆی سەلیقەی کێس کاکە ڕزا سازێ هەست کە حەزۆ کردوێت نەوا زندگیکەی وەلێ نەچووگی بە شوێنیا وڵا نەمتوانیگە یعنی دەرفەتم نییە حەزمە کرد ڤیالۆن بێ بە ڤیالۆن دێخۆ هیوا ڤیۆلۆن هەلێ و وڵی تر من سازێکیشم هەست سازێ فرەقاسیشم سەنێت واقعا لە سلێمانی هەستەوەە سازی ئیتالیاییم هەست ولی مەجالم نەو تەمرین بکەم لەبەر حوت دروستکردن و مەشغەڵە و کارەوە ئایسە مەجاڵ نییە نەوەڵا دەی خۆ من هەر تازە سندیمەوە مای بە ژمانێکە ئینشەڵڵا کەپتانی برە حەزم کردێ بە یەکی بە ڤیالۆن یەکی بە کەمانچە کەمانچە دێ هەردووکی کاکە هیوا خۆ ماشەڵڵا مامۆستاس و ئیشەڵا بەشە کۆمەکمان کاکە هیواگیانەگەرم بە نامابینی بەشکە ماوە لەتەک کاکە ڕزا کەمێ هاوکاریت فرە بێتەوە لطفی هەزەمە ئوستاد عەزیزە هەمیشە محەبەتی هەست کاکە ڕزاگیان موسیقی کارە و کردگە
پێشاتکە کە دەسی لێ کێشی فرە پێشاتکە بۆ چا؟ هیچ ئینسان ناومی دەوێت و مەسەڵەن موسیقی لە سەرەتا حەزە هەرەزووە بەڵێ. خولیای موسیقیەوی کە دوایی کارت کرد و فێر شت بووی بەرهەمت دروست کرد بەرهەمەکان نەتوانی زەبتی کەیت و بڵاوی کەیتەوە هەرماوە تۆزی خوارد ئیتر بنیاوی یەواشەوەش ناومی دەوێت لەوەی کە کار بکات. پس ئیسا یەکێ لە گلەیەکان و ناڕەحەتیەکان کاکە ڕزا وەسەکە کە کارەکانم زەب ناوێ نا بەچە بەخاتر چ بەخاتر پوڵە پوڵە هەزینە بردارە دەسبانە فرا هەزینە هاوڵێیان خۆشەویست بەتایبەت شارسنە موسیقیدانەکان نەوازەندەکان کاکە ڕزاشی هۆشمان پێ بێت دەنگێ جیاواز خۆشی نەوازەندەست شاعر کە شێر نا من شاعرکە نییە گۆرانیکم دروستکە تێکسێکم بووی نووسی حیفە ئەم ژیانە جۆرێ بڕێتە بەرەو کە کاکە ڕزای خۆشەویست مەسەڵەن ئەو کارگەریا حەزەکە نەتانی بیاتە دەرەوە با پاپشت یەک بین با هۆشمان بە یەکەوە بێت ئامان سامان ئەم عمرە زووە بگذرێت لە ناو ژیان تا ڕەفێق خۆفرێکتەس فرا بێنهایەت خوا خۆشیان کە هەزار لەگە ئەم پرسیارەکە ئەسم لێ ڕەفێقەکان کاکە ڕزا گشتان جیاوازن بۆی گشتان عەزیزن وەلێ کاکە ڕزا کام ڕەفێق یا کام دووسێدانە ڕەفێق بۆ جیاوازن کە هەمیشە لاتۆ بووگن پاڵپشتۆ بووگن دەردەدڵێکۆ بووگە لە مناڵیە جوانیە هەرچی حەزەکەم ناویشیان بێژیت ڕووبە ئاو کامێرە لە تێکیانە قسەکەیت ئەم سوعارە سەختێکە من متاسفانە خۆشبەختانە ڕەفێقێکم بوو کە ڕەفێقێک ئەتوانم بێژم هەم پشتیوانی فرە گەورە بوو من هاوسن نەبووی ئەو سنی فرەبانی متاسفانە چل ڕۆژێکە فۆتی کردیا چل ڕۆژ ڕۆحی شادی حەزەکەم ناوی بێژم کاکە جەماڵ ڕاجی بوو کە بەڕاستی پشتوانەی هەرە گەورە بوو بۆ من یان ئەگەر ئەو پیا من نەمناسیانی شاید ئیسە جایگە هەم ئێمە نەوایەکە هەم ئەتوانم بێژم گەورەترین ڕەفێق و گەورەترین پشتوانە و فرە عەزیز بووبووم ئەو بووی تە دوای لەوە بگەڕینەوە کوڕەکان موسیقیوەوانە ڕەفێق فرەس وەلی بازە من کاکە جەماڵ ناتوانم ناو باخێکی بم هەر ئەتوانم ناو کاکە جەماڵ بم کە بەڕاستی ڕۆحی شاد بێ کاکە جەماڵ جێگەی خاڵیەکە لە خزمەتی ئابواتاتین هاوڕێیانی عەزیز شاید باوەڕ نەکەن ئەوەی سە کاکە ڕزا نایتێتە ڕووی خۆیان خۆراکە داگیە لە ئەم سەنگەلک بەعینی کردی ئێستا ساجۆ ساج چۆن کەلانۆنانی پێ دووسەکەی ئەوە نەگەرمە خۆ سوزیان باشە هەڵسایەتمەوە دانیشێنەوە ئەستراحەتێکە ئای هەوای هەر وەکو ساجی پێات کە ساجیا کەلانە ئاقێتە منیا خۆی تێمەش کەلانە نین ئێمڕۆ فرە زەحمەتماندا باشەکەم افتخارێک بوو من بووچەک تۆم بۆ دەستان خۆش بێکەیمەتان بەسەر کردەوە من بووچەک تۆم نازارەکەم خوا حافزیە شتێکەوە هەست لە تەک بینەرانی خۆشەویستی بەنامەی زایەڵەی هەرمان ڕووبەوە کامێراتێکیانە خۆش و بەشێک و خواحافزیەکەوە بێت هەر بژین و دەستان خۆش بێت و هەر بمێنن بە شادی و ئیشەڵای مەش بتوانین بەرهەمێک پێک بێنین بین بە گوێشکەی ئێوەی عەزیزە هاوڕێیانی عەزیز سپاس بۆ تۆ کاکە ڕزاگیان لە خەمەتە چاوەکەمی کۆرتە بێژمە خەمەتان ئەم ژیانە معلومیە سوبحای بێت یان نەوێت پاڵپشت کەسێ بین ئەگەرەتانین دڵ کەسێ خۆشکەی نەگەرەتانین هۆشمان بە کەسێکەوە بێت یاخوا لە دەرد و بەدڵا بە دوور بن و هەر ڕۆژی پڕ لە خۆشی و سڵامەتی بێ بۆتان سپاس کە هەمیشە ئێمە بە میێوانی خۆتان قبوڵ بکەن ماڵتان ئاوا بێت بایمەش تا سوورۆنۆگیم بچین لای ئێوە خۆش